دم باش بینرین هجا جاره کدم خیراتنا و دکم دخلک که نو جه برنامه هفت رنگ هیویدارم گو تندرستیا و توا باش به و جارک دنه به هفدور امدچن گرکی دناو بخچه چاندو هنر رنگین و چالاکین هنری پشتین و چین خوش گوجیان هدی دیوتگره وک بری و امبری خودن باجاری قامشتو لباجاری قامشتو 128 هنرمندین شیوکار جحمه پیکاتین هرمین کردی لباکور رجلاتی سوریه پیشنگهک لگالریا محمد شیخو وکرن ده چالاکین سالانه یه هنرا شیوکاری ده زانا عمر سردانا وکر و اف راپورت بو مشاندیه روژا دشمیل ناوندا محمد شیخو یا چاندو هنری یا باجاری قامشلوی قناغا دویمین او کمخباتا روژاوا یا سیمین هنرا شیوکاری به نشاندانا تابلوین هنری دست پیکر. سروک دسته چاندو هنری یا هرما جزیره الیاس سیدو دبیجه به هفکاریا دسته چانده ین هرمین ریوبریا خسر لباکور سوریه کمخباتا شیوکاری هات لدارخستن. يعني كارج امبير هذا منجي حبس على جارك وقت سيمبوزيوم ديال دار فستن يعني وقت ورشه عمل شو اوجي قال لك هنرمندي شي وكار بيرادبن بستر برشتيا ايصال دستيا شاندي باكور رجال سوريا شو دسبيكا في تشالاكيد وقت دستيا شاندي هريم الجزيره امبيرابونه ليجبرج باكور رجال سوري جي دستيا شاندي شبو يعني هناك مهرجان اخوة تشالاكي اخوة بهبره عمدكن يعني سر برشتيا دستيا شاندي باكور رجال سوريا پیشنگه ده 128 هنرمند جهمو پیک هاتین باکور رجلاتی سوریه بشدار بونه. دناوا پیشنگه ده به دهان تابلوین گو پرنگیا نتوین هریمه نشاند ده مینا گو هنرا جوان دکاره هفجیانه آوا بکه. انداما کمیتا آمده کار یا کمخباتا شیوکاری یا سیمین روناهی حسن جدنگ امریکا ده بیجه گو هنر نامه که آشتیه ده. اشتوينا من إيرو مهاتن قامشلو بيشنجها خبر كت بيشنجها ماي بنجامين صالانية شو بيشنجها مج حجدة بلاني دسبيت كحياني بيستويا كي بلاني ضمن بيشنجها مد محاضرة هن السيمينار هنا شیوکارن بشدار سر استا باکور سوریه بون گو به 128 تابلوین خو بشداری پیشنگه دبن گو شیوکاران دو قوناغا یکی ده لباجار طبقه او تابلوین خو خیز کرن ول پیشنگها لقامشلوی تل دارخستن ماموسته شیوکاری دزانینگها روجاوا ده شیوکار عبداللطیف احمد به تابلوی که خوب بجدار بویه وی لسر بجدار بونا خود بیجه گو در فتکه گو تفگرا شیوکاری سر استا باکوری سوریه بریا وان چالاکیان ره تیناس کرن اف تابلوی غون دبینین و ام دبینین يعني هرما كوبانين جعفرين هرما جزيرين وجور بجورن يعني قال لك شكله قال لك طبلاي خوش تيدن يعني هجايا ببيرخستن اياغو كم خباطا يكمين سالا 2016 ويا دوامين سالا 2018 لكوباني هاتبو دست بكرن ايصال لباجاري طبقاي هات لدارخستن و پیشنگاها وي لقامشلوي تينيشاندان گو دي حيا سيو يكي گولاني جي دريش بكه جبو برنامه حفترنگ زانا عمر دنگي امريكا قامشلو بینرین هجا هنرمند موزیکچن و سترانبیج جنگیز یازگی خورتکی کردی نوهاتیه گو به آمیرا گیتاری و به ستایل کی تایبت بخواه سترانا کردی پیشکشی خلکیه دکه لکولان استنبولی و کولان باجار کردا و گلکا جوه ناوی بهیستی ناوی دیتی ده کرد آیدل دک یا قناغا داوین ده جبر اخبات نویه هنریه بالکش مخص گو ام ایروی بکن میوان خودچاوا جنگیز بریا موزیکی دکاره به پرک دناف ترکو کرداده و دناف کردا بخودجی جنگیز نها میوانی برنامه هنرمند موزیک جن و سترانبیج جنگیز یازگی گلک سپاس بو بشتاری بوناتا برنامه ما سپاس کم سلام رجوراجی تمام بخیر گلک سپاس جنگیز کیف خوش بون گوتو بو میوانی وی برنامه و از تشوپین جدمک دو مدرج ده از بینم تگلکی چالاک راستی تایبتی جیل کولانا اف ویروسا کرونا جیان سکناند راستی و به تایبتی جی چالکین هنری دجوان کسانا بو گوکاری تا بیتر لدرو بو چقو سباندور تکر اف ویروسا کرونا بیراوستاندنا چالکین هنری راستی چند کلمه نایگوتن گلک پیواجوی که زحمت اجبو محمو کاری موزیک هنری دکن یعنی از مصابهم گاواکو دسپیکا اف کارانتینا فلان ببان لحمود دنیای دسپیکر از وی شاخه هاتبوم چوبم آلمانیا اما فهم بکه
و چاخه چند برنامه بون 4-5 برنامه بون از بشتر بیاما لی مخابن همو دم هات راوستاندن و از آسیجی مام لآلمانیا 4-5 و اساتا سبگاریم مخابن دیسا جیان نهات نورمال کردن و سال تقریبا یعنی نزدیک سال کنی و نخوشانی و کرونا و پاندمی و همو بردوام دکش خود و حال ألمانيا تشيبو لتركيا جي عينية ذات ما برديسا الفرجي متو برنامج كي تشينكر شكو كولان قد خانة دربا دركتن قد خانة ومكان بار طيبت هر شوني كي يعني جيكي بابا هري داوي ديسا جين كو امسترانا بيجن خلق بجفن موسيقى قدر بكن جي يوسف انا نزانم وتو عليكاريك جي دا عليا ابوريه دا نايكرن از دکارم ویژی بیشم صد و سه کس لترکیه و لباکور کردستان تمامی همی بیشم ولات ترکیه دا و باکور کردستان جته دا صد و سه کس جانا خودستانه یعنی انتحار کردن خود کشتنه او کسن موزیسینه جبر به پربونه به یعنی اکونومی وان نباشه دبارا خود نکارم بکن پسیکولوژی آن خراب به و خود کشت جانا خودستان مخاب هاو قصد تاثیری که مزمون لسر مکریه بله جنگی زورم سر خباتی تا یعنی کاری تایی هنری و ستایلا گوت پی کار دکه گیتار و شوازا گوت سترانا پید بیجه تش بنگه کلاسیکا کردی هاتیه ولو دیار دبید دنگی تا تخوانی دکه و دنگی تا ولو دنگی خواه دخه آوائه که دا آستا که دا گوت کاره او رنگ نوجنجی در باسی ناو سترانا کردی بک یعنی سترانا که کلاسیک یا فلکلور تب شوازا که دند بیجه اوه چاوال هفدو هاتیه راستی و چیرو کاتب گیتاریر یعنی ام بیژن پرانیا کردا لسازیت خیل تنبوریت خیلن تب گیتاریر ت استرانی کردی فلکلوری دیلانه یه شاهیا ین اوینداری تفده سر گیتارا خود بیژن بله یعنی اف جبرکو از زیاده تبلیبونا جواکی بدون گلک جواکین جدا یعنی هم تأثیر باجاری بون متروپولان و هم جی تأثیر گندبونی yani em asli xwe dî ciyê biçûk hatine yani ciyê wekî em bêjin gund ya jî bajarokê biçûkin li Kurdistanê em mezin bûne yani ew hemû dibe sentezekî mij hem ji İstanbolê biriye wek kültür wekî çand gelek ji kesan rabûn û rûniştandin û dîtin û godar kirin tiştê wisa ji ber wê sentezekî çê dibe û ew tesîr li staylê min rengê dengê min jî dike ev tiştekê wisa dibe yani dikarim kurtasî vê bêjim yani mirov çi qas bigere ببینه ببیسه بخوینه مروف هر لگرینه که داید شکوه جیان رانه وسته و او تأثیر لستایل من و دنگه میشه کرد اتکارم بیشه بله جنگیز دسپیک آتا ده اختی نه تناس کر لکولانا براستی من لسر سوشال میدیا دید گوت لکولانا تگیتارا خو گرتی خور تکی کرد لباطمانه لدیاربکری لآمده لگلک شون وارن یه کردا و حیال اسطنبولی جی تسترانا بیجه و آوای کی سربست تجوی ده دسپیکر حیانی آنا جی بردوامه اویا چه قسیم بیجن تگشت که دناو موزیکی ده چه دیده و چشته دستینه جبر گوپرانیه هنرمند دادمه که درن کار دکن داوی درن استودیو یان جیل کنسرتا ایت هین تفتشتا افر حال جنت بردوامه yani az yani huner و موزیک پرچه همو جیانه دا yani گردای هفن مرو نکاره بیجه تمام از هنکی نافدار بون از هاتم ناس کرن از دفج کولانا یا جی جواتا بردم خود پوز بلندیه و گرفتم از بیجم از الیتیستم yani جی işte وسا لجم من نینه جبرکو از هسته خو ji civatê ji kolanê ji cadeya ji Kurdistanê ji bajarên Kurdistanê ji çiyayê wê werdigirin ya jî ji metropolan نایە قوتکردن هەر بەردەوامە ji ber wê yani. موزیکجن جنگیز یازگی gelek spas بۆ بەشداریبوونە te bername me. Ez jî gelek spasê wê dikim here bimijin serkeftinê dixwazim. Ka bevdûr em berê xwe bidin bajarê Helepça li wê de Hunar Husên keçeke Kurd e got ji wê ne girtinê hez dike û bi salan li ser kar kiriye tevî got karê wê wek mamosta zimanê îngilîzî lê belê bi kamêra xwe gelek tiştên balkêş û ciwan dikişîne Ferhan Hewramanî ev rapor di derbarî wê de ji me re şandiye. حەز و خولیاکانی بۆ پیشەی فۆتۆگرافیەوە خۆی دەڵێ لە منداڵیەوە سەرچاوەیان گرتووە.
ئەو ڕۆژانە لەگەڵ کامێرەکەیدا دەچێتە شوێنە گشتەکان و وێنە دەگرێت دەشڵێت لەگەڵ سروش زیاتر پێک دێت. تقریبا هەر لە مناڵی و حەزم لە کاری وێنەگرتن بووە لە ماڵیشەوە کامێرەمان هەبووە خۆشبەختانە بە شێوەیەکی ئەکادمی لە 2007ەوە خەریکی وێنەگرتنم بەڵام وەکو ئیش نزیکەی ساڵێکە بێ کە خاوەنی ئیشی خۆم دەرچی بەشی ئینگلیزیم زانکۆی هەڵەبجە لە 2009ەوە ئەکو پیشەی مامۆستا دەرزەڵێمەوە لە هەڵەبجە مامۆستای زمان ئینگلیزیم هەنار لەگەڵ حەزەکانیدا توانەکانی زیاتر لە پیشەی فۆتۆگرافیدا تاقی دەکاتەوە ئەو لە ئێستادا وێنەی بۆ نەتایبەتیەکانی خێزانەکان لەسەر خواستی خۆیان تۆمار دەکات بە داهاتەکەشی پێداویستەکانی ژیانی خۆی دابین دەکات و کەرەستەکانی پیشەکەشی زیاتر گەشە پێدەدات. من لە ڕێگەی پیجەکەمەوە کە لە فەیسبوک و لە ئەنیستاش پیجم هەیە لە ڕێگەی مەسجەوە بۆ منێرن مۆعیدەکان دیارەکەین و شوێنەکەش دیارەکەین بەپێی ئارەزووی کەسەکە ئەچم بۆ شوێنەکە و ڕسمیانەگرم دوای ئەوەش ڕسمەکان بەدڵی خۆیان بۆ ئۆشۆرمەوە یا لە ڕێگەی تیلیگرامەوە بێ یا هەروای بەروی هەشتێکی کەبێ بۆیانە نێرمەوە بەدڵی کەسەکەی تقریبا بە شێوەیەکی دائیمی نییە بۆ نمونە عید میلادەیە عیدی زەواجیان حەفلەیەکی تایبەتی بێ یا کەسێک بێ حەزگار ڕسمێکی تایبەت بەخۆیە بێ هەنار لەگەڵ ئەوەی مامۆستایە بەڵام بەشێکی زۆر لە کاتەکانی خۆی بۆ کاری فۆتۆگرافی دابین کردووە بەشداری 14 پێشنگای هاوبەشی کردووە ئەو دەڵێت پیشەی فۆتۆگرافی لای ئێمە بۆ کچان زەحمەتە بەڵام لە ناو خێزانەکەمدا پشتیوانیم لێ دەکرێت زیاتر ڕسمەکانی من سروشتێت چکە حەزم لە سروشتە زیاتر ڕسمی پۆتێتی شەگرم بەڵام زیاتر وێنەی سروشتێکرم بە تایبەتی وەرزی پاییس کە وەرزێکی جوانە و زیاتر وێنەت توانی وێنەی جوان بگری ئەم ساڵیش لە ڕێگەی ئۆنلاینەوە بەهۆی ئەم بارودۆخی کۆرۆناوە پێشانگایکی تایبەت بە خۆم هەبوو ڕاستە کاری فۆتۆگرافی بۆ کچ تۆزێک زەحمەتە چونکە دەرچوونی تەیەکەوێت و لەگەڵ خەڵکیشە تەعاملەکەی لە ساڵی 2017ەوە کاری فۆتۆگرافی دەکات لە ئێستاشدا ئامادەکاری بۆ کردنەوەی پێشەنگای تایبەت بەخۆی دەکات. ئێستا تەنها هاوڵاتیان ڕوو لە پزیشک و پارێزەر و ئەو کەسانە ناکەن کە ڕۆژانە بەرکەوتنی جیاجیایان هەیە لەگەڵ ئەو هاوڵاتیانەی کە گیرروگرفتی ڕۆژانە ڕوبەڕوویان دەبێتەوە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕوو لە فۆتۆگرافەرەکان دەکەن بۆ تۆمارکردنی وێنەیەکی یادگاری بە تایبەتتر لە بۆنەیەکی تایبەتی ژیانی خۆیاندا. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. ئەم هەر لە هەرێما کوردستانê dimînin Seîd Fethî ew jî wênegirekî Kurdî li Rawandez li wê de wêneyê xelkê dikişîne û bûyî beşek ji civaka xelkê Ehmed Zîbarî xwest got çawa jiyana vî hunermendî bi me re bar veke û çawa karê xwe berdewam dikin. خەڵکی یادگاریەکی زۆریان لەگەڵ ئەم فۆتۆگرافەرە هەیە و هەمیشە لە نێو بازار و شوێنە گشتیەکانی ڕەواندۆز ڕێزی لێ دەگیرێت و پیشەکەی بە بەرزی دەنرخێنن. وەک پیشەی هەمیشەی ڕۆژانم دێمە نێو سنتەری شاری ڕوانزوو لەگەڵ هاوشاریانی خۆشەویست کوابمەوە بۆ ئەوەی وێنە و گرتەی ڤیدیۆیی جوانیان تۆمار بکەم و ئەرشیڤ بکەم ئەمە وەکو پیشەیەکی هەمیشەی منام کە وێنەکان ئەگرم هەم خۆم بە خۆشحاڵە زانم هەمیشە سوود با بڵێن هاوشاریانی خۆشەویست پێی مرتاحبن و بە تایبەتی ئەو کەسانی کە لە دەرەوەی کوردستان زۆر خۆشحاڵن کە خەڵکی خۆیان ئەبینەوە لە شاری ڕواندز. سەعید فەتحی زیاتر لە 20 ساڵە وەک دەڵێت ڕۆژانە وێنە و ڤیدیۆی ڕەواندۆز و خەڵکی شارەکە بەبێ جیاوازی تۆماریان دەکات و بڵاویان دەکاتەوە و دواتر ئەرشیڤیان دەکات بەو هۆیەوە توانیوێتی ژیان و وێنە و ڤیدیۆی سەدان خەڵکی شارەکە ئەرشیڤ بکات و لای خۆیان بپارێزێت. یەکێکی دیکە لە تایبەتمەندەکانی کارەکەم جگە لە ئەرشیڤکردنی ژیانی ڕۆژانی هاوڵاتیان لە شاری ڕواندز گرنگجیدانە بە سروشی ڕواندز کە شارێکی گەشتیاری بەبوو بەهۆی بوونی ئەو هەموو شوێنە گەشتیاری لە شاری ڕواندزدا هەن منیش توانیمە کۆی ئەو سروشە جوانی شاری ڕواندز زیاتر لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتیەکان و وێبسایتەکان و گرنگجیدان پێوە زیاتر بناسێنم. ئیدی لەم بوارەشدا تاوەکو ئێستا هەفت پیشانگای تایبەتیم کردوتەوە لەگەڵ بەشداریکردن لە 8 پیشانگای هاوبەش لە شارەکانی هەولێر و سلێمانی و دەهۆک و ڕانی و سۆران و ڕەواندەز. بەشێکی زۆر لە خەڵکی بۆ وەرگرتنی ژیاننامە و وێنە و ڤیدیۆ و ئەرشیڤی کەسوکار و هاوڕێ و کەسایەتیەکانیان دەچنە لای ئەم فۆتۆگرافەرە و سوودی لێوە دەبینن. مامۆستا سەعید 20 ساڵە بی لە شاری ڕەواندز ڕسمی ئەگری
ڕسمی ئەو ملەتەی لەسەر تا گاتەبنی پیرەمێر گەنج یعنی پێشانیشەدا زەلامی بۆمان پێشانەدا کە 30 سارە مردە ئێمە لەوانێ هەر نەندیدوی هەنەش نەزانیبی یادگارینە زۆر خۆشمان پێشانەدا بەردەوامیش لێیشی خۆشی زۆریشی لێ مەمنون وەک باسی دەوەکرد هەمیشە هەوڵی داوە ژیان و گوزەرانی خەڵکی ڕەواندۆز و سروشت و شوێنە گەشتیاریەکانیان لە ڕێگەی ئەو فۆتۆ و ڤیدیۆانەوە بە خەڵک و جیهانی دەرەوە بناسێنێت بۆ بۆیەوە توانیوێتی ببێتە خاوەنی چەندین خەڵاتی ڕێزلێنان لە ئەستی جیادا ئەحمەد جێواری دەنگی ئەمریکا ڕەواندۆز امنا برای خو به بازار سلیمانی ودکن لوی دجی پشتی گو جیان هدیدی ودگر وک بری چالاکیه کی یا سرکه لدار کتیه گو هنک تشتین جوان و خوش و هنری پیشکشی خلکی دکه ریباز مجید جی سردان ویکر و خس گو وانتشتانا بمره پاروک شاری سلێمانی میوانداری نمایشێکی سێرکی نێودوڵەتی کردووە. لەم نمایشەی سێردا گروپی جیاواز لە وڵاتانی وەک تورکیا، ئۆکرانیا، ئیسیوپیا، ئێران و کینیا بەشداریان کردووە و هەڵدەستن بە چالاکی جۆراوجۆر بۆ میوانان. ئەم سێرکە یەکەم نمایشی سێرکی نێودوڵەتیە لە شاری سلێمانیدا و پێم وابێت لە عێراقیشدا دوای ماوەیەکی زۆر. پلانی ئێمە ئەوە بوو بەم سێرکە دەست پێ بکەین. بەنیازین ئەمە دووبارە بکەینەوە، بەڵام دەمانەوێت شتی گەورەتر بکەین و چالاکی زیاتر و زیاتر دەهێنین ئەم شارەوە. دانیشتوانی شاری سلێمانی بە ڕێژەیەکی بەرچاو شەوانە ڕوو دەکەن ئەم نمایشەی سێرک و لەگەڵ خێزان و هاوڕێکانیاندا کاتێکی خۆش بەسەر دەبن. لە کاتێکدا نمایشی سێرک لە ماوەی ڕابردوودا دەگمەن بووە و چالاکیکی هونەری نوێیە بۆ ناوچەکە. بەڕاستیەوە یەکەم جارێ لە سلێمانە شتە ڕوو بدا مەسەڵەن ئەو شتە گەورە سێرکی عالەمی بێ بۆیرە شتێکی شانازیە بۆ شارەکە دەورێکی فەرهەنگی زۆر جوانەیە حەزەکەین لەوە زیاتر بکرێنەوە شارەکە چۆن کە سلێمانی شاری فەرهەنگە شاری سەقافەی کوردیە لێرە هەموو شتێ ئەدەب و مەسرح و شانۆشتان لێرە زۆرە حەزەکەن ئەو جۆرشتانە دووبارە بکرێتەوە زوو بە زویان لەم شارە بێت. ئەمە ڕووداوێکی ناوازەیە لە ئاستی ئەو شارە مەزنەی کە تێدا دەژێن. کارەکەیان زۆر بە جوانی کردووە و هەر لە سەرتاوە تا کۆتایی کارێکی بێوێنەیان کردووە. ئێستا چاوەڕێی نمایشەکە دەکەین بە تامەزرویەوە لێرەین ئەمە یەکەم جارە سێرک لە سلێمانیدا نمایش بکرێت و لە کوردستاندا شتیوانە بوو لە عێراقیشدا ماوەیەکی زۆرە تێدا نەبووە. نمایشی سێرکی نێودوڵەتی کە لە ئێستادا لە شاری سلێمانیدا بەڕێوە دەچێت لەلایەن گراند بلینێم و بە هاوکاری کۆمپانیای ئاسیاسیەڵ هێنراونەتە شار و هەموو شەوێک بەردەوام دەبێت. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. بینارین هجا ولز کونوور یک جه کارمند دنگ امریکا بو گو د سالین 56 د کاری بو دنگ خو بگین خلکی او اف کسی هان دریا جاز موزیکا جاز یا امریکی ببو وک پراکی او تخص گو دریا موزیکا جاز دنگ امریکا بگین سرانسری جهانی کاب هفدور بنرم به جیاناوی چا بو خبات نوی دوی وارد چه سرکفتن به دست خستنه ئەوە وێلز کۆنۆڤەرە داخەوە دەوێرێ دەنگە ئەمریکایە جاز ئاوار. دناوبەرە ساڵە 1955 حتا ساڵە 1996 دەنگە وێلز کۆنۆڤەر ناسیارترین دەنگ بوو و بە دەهان ملیۆنان کەسان دەنگێوی هەر هەفتەیەکێدا دە بەرنامە جاز ئاوار دەپیستن. تەوی ڕۆژێن تاریەن شەرێ سار وڵاتên یەکگرتیên ئەمریکا جاز وەکو ئامێرەکە هاندانا بەهایên ئەمریکی بکارتینا و کانۆڤەر ئالیکار بوو بۆ پەیداکردنا گرنگیەکە جیهانی بە میوزیکێ. وی باوەڕ دکرد جاز شێوەکە هۆنەریەش بۆ هەر کەسێکی هەروەسا بە تشتێکی دموکراسی ددید تشتەکە هێزا خواستنا گوهلێگرتنی هەیە و ئەوی بە هەمان بەهایên دیموکراسیەتە ئەمریکا ددید. ئەو نزیکی ناودارên مەزنên cihana cazê bû وەکو میوزیکژن دوک ئەلینگتۆن، ئەلا فیتزجێرالد و سارا وان. میوزیکا ڕەشا حەجێکردنەکە مەزن di nav xelkê de hebû lê میوزیکژنên reş rîprî alîgiriyê û kevneşûpiyeka berfireh dibûn. ئەوی بربەست شکاندن بە تایبەتی لە واشنتنا پایتەخت بڕیارە بەرهەمینانە ئاهەنگین موزیکی بە مناسەبەتە تەڤلیکردنا کەسان ji نەژادên cuda û pêşkêşkirina ahengên wan li yaneyên Washington. Kanûverî pir ava kirin çi li dema geryanan li Rojhelata Ewropa yan weşandinê ji stûdiya xwe ya taybet.
جارێکێ بەرنامەکە تایبەت بوو حەجێکردن میوزیکا جاز لە هەندستانê پێکینات. کاربدەستên ئەمریکا سپۆنسەرییا گەریانên derve yên میوزیکا جاز kirbûn. Kanover hindek cara estêrên cîhanî digel xwe dibirin û myûzîkjen li ser şêwazanî haydar kirin û guhdar bi dahênerên nî wekû Miriam Makeba ya Efrîka Başûr nasandin. هەردەم میوزیک بی کارڤدانت گەل ستایلên durûberê xwe hebî û ji ber vê êkê pêşit keft û berdewam karvedan digel guhdaran hebî. Banga Kanoverî sinorên parastî derbas kirin û mîrateka mezin bû yeketiya Sovêta berê û Rojhelata Ewropa bicihêla. خەڵکێ li Kuba behsê wî dikir. Li Rûsya dête bîrînan. Ez bawer dikim çarenivîsa wî ye li welatê xwe bête ji bîrkirin lê hêşta xweştiviye li ser astê cîhanê. Kanoverî her wisa mûra xwe li ser nifşên myûzîkjenan li her cihekî cîhanê li dîv xwe hêla. Li Brîtanya jî piştî rewşa jiyanê êdî dîdî vedgerê mozexanên guhatibûn girtin serê salekê niha deriyê xwe li pêşiya xelkê vedike û xelk jî pêşanê niha çalakî hêdî hêdî vedgerin wek berê ka hevdûrbûnerin bêçawa dibe. Piştî pênc mehan cara yekem hunerhez pêşengehî navdar yên Brîtanî Tate Modern dibînin. Bi sizkirina tedbîrên pêşîgirtina belabûna vayrsa korona li Brîtanya, Tate Modern roja hevdeyê meha Gulanê bi pêşengeha pêkersazê Fransî Auguste Rodin bi navê çêkirina Rodin wê dîsa vedibe. Direktorê pêşengeh H.M. Borchardt dibêje ev gelekî rehet bûye bo dîsa vekirina galeriyê. Bêguman ez pir kêfxweşim û rehet jî bûm. Ez dikarim bêjim bo tevahiya sektora hunerê demek pir dijwar bû. Hemû muzexane, tiyatro, cîhana hunerê hat girtin. Ji bo karmendên Tate Modern jî pir zehmet bû. Cihên navdar yên hunerê di sala 2020 de bi piranî girtî man di dema ku hikûmeta Brîtanî tedbîrên sexlemî danî bo pêşîgirtina belabûna vayrsa koronayê. Tate Modern herî navdar muzexane ya cîhanê ye bo hunera modern û nûjen. Revîtiya navnetewî sekinî, bajar hat girtin, me saleka bêbîne derbas kir. Me zehmetêkiya mezin kêşand, her wiha bi aboriyê ve jî. Pêşengeha nû ya Tate Modern li ser navê pêkersazî Fransî Auguste Rodin tê pêşkeş kirin. Rodin wekî hunermend di dema xwe de qeydeyên pêkersaziya klasîk şikandiye û şeklekî pir cuda ya laşê mirovan afrandiye. Di pêşengehê de du süd berhem hene ku ji muzexaneya Rodin ya Parîs anîne vir û li dervê Fransa hê nehatiye dîtin. Di nav pêşengehê de berhemên navdar yên bi navên The Tinker û The Kiss ji cih digirin. Alawên sezkariyê ku ew bi kar anî, bêguman bandoreka mezin li hunermendên sê sala bîstan kir ku ew jî wekî wî bi kar anî. Ew pêşiya hemû hunermendan vekir. Ji ber vê yekê karê wî yê radîkal li ser leşên mirovan pir giring e. Ku diyar dike çawa nasnameya mirov û leşê wî hatiye fêrkirin. Rast ew di sed sala 19 da çêbûye, lê nûke jî bandora wî heye. Rodin bi piranî bi pêkerên xwe yên brons û mermer tê nasîn li ev pêşengeha yekê ya pêkerên wê yên plaster an ku sevaxê ye. Ew di dîroka peykersaziyê de qonaxeka vekiriye. Ew deriya 500 salan peykerên akademîk yên Rûnesansê vir ve girtiye û deriyên bo derfetên nû vekiriye. Belkî wî hajê nebû. Lê hunermendên piştî wî di şopa wî de berhem çêkirine. Pêşengeha çêkirina Rodin an ku The Making of Rodin di hevdeyê meha Gulanê li muzexaneya Tate Modern tê pêşkeş kirin û pêşengeh heta 20 meha 11 ya vê salê berdewam bike. Jose Foster hunermendekî Kubî ye. Got serê salan karê mozaîkê dike û derûberê xwe tev de bi rengên ciwan dixemilîne û hinek hunermendê dinê jî beşdarî nav van çalakiya kirî da got derûberê xwe xweş bike. کابنرن بێ ئەف زلامە چاوە کارێ خۆ دکە. دیوارەکانی زۆرێک لە خانوبەرە، تابلۆکانی نیگارکێشە بە تەمەنەکە، ڕەنگێکی تری بە گوندێکی خۆرئاوای وڵاتی کوبا بەخشیوە. تابلۆکانی نیگارکێش خۆسێ ئەنتۆنیۆ فۆستەر چەندین خانوبەرەی لەو ناوچەی تیایدا نیشتەجێیە ڕازاندۆتەوە. سەدیقە هونەریەکەی
هونەرمەندی تریشی هێناوتە ئەو ناوچە هەژار نشینە. شێوەکاری تریش هاتن بۆ ئێرە نیشتەجێ بوون و لێرە دەستیان بە کارکردن کرد. هەندێک کەوت نەفرۆشتنی ئاوی گوێزی هندی یان کردنەوەی پێشەنگای بچکۆڵانە یان سەحریان دەکرد. وای لێ هات خەڵکەکە بتوانن بە شێوەیەک شتێک پەیدا بکەن. شوێنە گشتیەکان ئاڵای کوبا شوێنی باخچە و کردنی گوندێک بە ناوچەیەکی گەشتیاری وەک دەڵێن تابلۆی نیگاکێشە 74 ساڵانەکە دەست و پەنجەی فڵچەکەی بە بڕست بووە. دەتوانیت هونەر بهێنیتە ناوناخی کۆمەڵگاوە هونەرێکی جیهانی بەدەر لەوەی کە دیواری ماڵەکەشت داگیر بکات. ئەگەر کەس ناوی ئەم گوندەی نەبیستی بێت بەهۆی کارەکانی ئەم شێوەکارەوە بۆتە جێگای سەرنجی کوبیەکان و گەشتیاران لای سەیرە ساڵی 2017 بەجارێک 500 گەشتیار ڕوودەکەنە ماڵەکەی. گوندی جایمانیتاس لەکوێیە کێ دەزانێ خۆشحاڵم کە ئەو ناوی ناوە فۆستەرلاندیە خەڵکی دەڵێن شوێنێکی جوانە تەلەرسازی جوان و کللتوری هەمە چەشنە هەست بە خۆشی دەکەیت کە لێرە دەژیت. هونەرەکەی خەڵکی ناوچەکەی کۆ کردووەتەوە دەخوازێ کۆمەڵگاکەش پێکەوە بن. هەوڵمدا لەگەڵ دایک و باوکی ئەم گەڕەکەی خۆمان بدوێم تا بزانم کە چەندە سەرسفرەینان خواردن پێکەوە دەبن وەک خێزان. ئەگەر یەک لەدنانیش هەبێت پێکەوە بە خۆشەویستی بیخۆین فەلسفەی ژیانی من خۆشەویستیە. هەزار خانوبەرە لە گوندی جایمانیتاس تابلۆکان ڕەنگی پێبەخشیون ماڵەکەی خۆشی خۆسێ بووەتە شوێنێک بۆ سەردانیکردنی گەشتیاران یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. بنارên hejal vê demgişin dawiya xeleka xwe hettanî gerek din bimînin di xêr û xweşiyê de li gel Silavorêzê min.